من تفاصيل إصلاحات بروجي چاکسازیەکەی کاک مەسعودم لایە لە 2011 4136 پرۆژەی مساتحە هەبوو مساتحەی عەرز باشە بەشێکیان هیچ عەقدیان هەر نەبوو هەر زەویەکەیان پێدا بوو 20 لە هەولێر تەملیک کرا یعنی یەک دنیا فایل ئیجاءاتەکان چی بەسەرات چی بەسەر هیچ بەسەر هەموو ئەوانی تر کەیسی دارایی کۆمەڵە کەیسی دارایی زۆر ئەو بەشێکی لای منە چی بەسەر هاتی ئیجراعاتەکەی دوو ئێستا ئەم لیژنە ئیسلاحە گویا کاک قوبات سەرۆکیەتی وانە کاک قوباتیان کردە سەرۆکی لیژنەیەکی تر ئەوەی زیادە ڕۆیەکانی شارەوانی زەویزاری شارەوانی من ئەوەنات معلوماتم کۆ کردەوە و دام پێیان و لە دانیشتنی پەرلەمانە لەو کاتەی لیژنەکە دەست بەکار بوو لیژنەکە لە کاتی لیژنەکە ئیشێ کرد بە دوو وەزیرم وت شارەوانی کشتتوکاڵ کە معنین بەوە وتم ئەو کۆمەڵە کەیسێکی لەوانە لەسەر ڕێی مەسیف کەسێک غاباتێکی حکومەتی داگیر کرد غابات بە سەدان دۆنم زەوی بوو هەر دۆنمێکێدا 4 دەفتەر پێم وتم کاکە ئەو واکە ئەوانە هەردوو وەزیرەکەوتیان هیچ دەسڵاتێکمان نییە بەسەر وتم کاکە فڵان کەس بە ناوی جا نازانم ئەوی لە پشتیانە ناوی کۆترە کابراکە ناوی کۆترە لە بینی بنەسڵاو کەس نەزانە 400 دۆنم زەویان داگیر کردووە بە دۆنم ئەوەنەی فرۆشن دەسڵاتیان نەبوو بەسەرێریشە لە ئاخیرا هیچیان پێ نەکرا ئەمە تەنیا پرۆژەی زەویش بوو نە نەود بوو نە داهاتی خاڵە سنووریەکان بوو نە کۆمپانیا